سەرچاو کاک زەردەش بەخێر بێی کاکە برا چۆنی ئەحواڵ چۆنە دەستخۆش بۆ ئەو پارچە شعرە جوانە ڕاستەکەی بزانم لێی نادەین یەک دەقە بیرۆکەیەکی باش بوو هاتی لێی دەدەین خدایە مەیان کوژن دەنجی چۆنە مەیان کوژن دەمەی کوژن بۆ ئەی کوژن کوشتن لە لای کێڕەوایە دەمەی کوژن بۆ ئەی کوژن کوشتن قسەی کام خدایە مەیان کوژن خێریان لە خۆی نەدیوە ئەو لە دۆزەخێکدا دەژی ئاینەکەت بۆی هانیوە چۆن دڵت هات کام خدا دەمەی کوژن بۆ ئەی مەیان کوژن دەمەی کوژن بۆ ئەی کوژن کوشتن لە لای کێڕەوایە دەمەی کوژن بۆ ئەی کوژن کوشتن قسەی کام خدایە مەیان کوژن خێریان لە خۆیان نەدیوە ئەو لە دۆزەخێکدا دەژی ئاینەکەت بۆی هانیوە چۆن دڵت هات کام خدا ڕێگەی پێداوی مەگەر تەنها ئەو کتێبەی کەوا عوسمان بۆی هێناوی ئەزانم هێندە جەلادی کە کوشتوتە بۆ مەرگیشی نەگریاوی خەتای تۆ نییە بێویژدان چواردە سەدەیە ئاوا پەروەردەکراوی بڕۆن نیشتیمان جێبێڵن نەفرەت لە دار و بەردی کەن تف و نەفرەت لە پیرۆزی و لە هەموو پیرۆزیەکانیان کەن کە بینیمید ئاوا خەوتوی چاوانم پڕ بوون لە گریان دەهەستەوە خاتوونەکەم تفێک بکە بە نێو چاوی هەر هەمومان ئیتر نیشتیمان ئاوایە لێوان لێو پڕ لە خوێن مژە ئەی سەیرە چۆن خودا نەیوت ئەم فریشتەیە مەکوژە من نەمبینی خاچ پەرستێک مێینەیەک لە خاچ بدا هەر ئێوە ڕێتان پێداوە لە نێو کتێبەکەی خوددا باشە دەم خۆش کاک زەردەشتی ئازیز بۆم پارچەوەندراوە و هەڵوێستی جوانی بەڕێستان بەڕێزان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان کە ئێستاکە من وەڵامی پارچە خوێنراوەکەی کاک زەردەشت دەمەوە کوشتن لای چێڕەوایە کوشتن لە لای کامە خوایە کام خدا ڕێگای پێداوید مەگەر قورئانەکەی عوسمان نەبێت و ئەڵڵاکەی ئیسلام نەبێت هەموو لایەکتان بەخێر بێن بۆ زنجیرەی ژمارە 9 لە بەرنامەی ئیسلام و تڕحێ و شەیتان بەسترایەوە و کۆت و زنجیر کرایەوە تڕحێ و دەرگای دۆزەخ داخرایەوە و دەرگای بەهەشت کرایەوە هەم دیسان تڕحێ و بۆ ئەڵڵا و بۆ محەممەد و بۆ قورئان و بۆ موسڵمانان هەموو لایەکتان بەخێر بێن لە بەرنامەی ئەمڕۆمان بەرنامەی ئیسلام و کارەساتەکانی یاخود ئیسلام و تڕحێ و ڕاستیەکەی من مەوزوعی بوختان و قسە و قسەڵۆکی سملقوتان بۆ ژنانێک کەوا موسڵمان نین یاخود پیاوانێک کەوا موسڵمان یا ئاتز نین لای من بوو جێگای پرسیار کە زۆر سێرچم کرد بە دوای ئەوەی بزانم ئایا ئەگەر هاتوو بوختان بە دوای ژنێکی ناموسڵمان بکەن بوختان بە دوای پیاوێکی ناموسڵمان بکەن هیچ گونەحبار دەبن یان نا لە ئاکامدا من دەمزانی ئەڵبەتە لە سەرەتا هەر موسڵمانێک گەر هاتوو بوختان بە ژنێکی ئیماندار بکات یەکێکە لە کەبائیرەکان لە ئیسلامدا هەر وەک محەممەد لە فەرمودەیەکدا دەڵێت کەبائیرەکان لە ئیسلامدا واتە گوناحە گەورەکان بریتین لە 7 گوناح دانەیەکیان ئەوەیە کە تۆ بوختان بە دوای ژنێکی موسڵمانی بێ ئاگا بکەیت پرسیاری من ئەوە بوو ئایا گەر هاتوو بوختان بە دوای ژنێک یاخود پیاوێکی ناموسڵمان بکەیت ئایا گوناحبار دەبیت ئایا لە دۆزەخەکەی ئەڵڵا دەسووتیت هەرگیز هەر لەبەرەوە ڕۆژانە دەبینی کە موسڵمانان دێن ناو ناتۆرە بوختان بە دوای کەسانێک دەکەن وەکو خۆم وەکو کاک فاتیح وەکو کاک بێستون وەکو مەریوان هەڵەبجەیی وەکو هەندێک لەو خاتون و خانمانەی کەوا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەکتیڤن
چکە بە هیچ جۆرێک ئەو مەوزوعە گوناحباریان ناکات. جگە لەمەش محەممەد پێغەمبەری ئیسلام ڕێگای پێیانداوە کە درۆ بکەن. محەممەد پێغەمبەری ئیسلام دەڵێ لە سێ حاڵەتدا درۆکردن ڕەوایە. حاڵەتی یەکەمیان بریتیە لە حاڵەتی جەنگ و هەروەک دەزانن کە مسلمانان لە حاڵەتی جەنگن بەرامبەر بەبەرەی نامسلمانان کە بریتین لە ئاتستەکان، لادینیەکان، مەسیحیەکان، زەردەشتیەکان، یەهودیەکان و هەتاوەکو دوای لەبەر ئەوە لە حاڵەتی جەنگ هەروەک محەممەد دەڵێ درۆکردن ڕەوایە. واتە بە دوو هۆکار مسلمانان دەتوانن بۆ نمونە بوختان دروست بکەن لەسەر کەسانێکی نامسلمان. هۆکاری یەکەمیان ئەوەیە ڕێگایان پێدراوە، واتە گرین لایتیان بۆ هەڵکراوە. دووەمیان گرین لایتیان بۆ هەڵکراوە کە بۆیان زۆر ئاسایی و طبیعیە کە بوختان لەسەر کەسانێک بکەن کە نامسلمانن و هیچ سزایەک نانگرێتەوە، نە سزای ئەم دنیایە نە سزای دنیای ئەملا. هەروەک پێشتر بینیتان لە فەیسبووکەکەم ڕاستیەکەی من گەڕام بە دوای ئەوە پرسیارم کرد. زۆرێک لەو پرسیارانەی کەوا من یاخود دەمەوێت قسە و باسی لەسەر بکەم لە سەرەتا پرسیار دەکەم بزانم مەرکەزی فەتوای ئیسلامی چ وەڵامێکم دەداتەوە. ئەو پرسیارم کرد چەندەها مەرکەزی فەتوا وەڵامیاندا و وەڵامی هەمویان لە یەکەوە نزیکە و هەمان وەڵام دەدەنەوە. ئەوەی من کردم لە مەرکەزێکی فەتوا بوو لەبەرەوەی وەڵامەکەی کورد بوو، ئەوانی تر وەڵامەکەی زۆر درێژدادڕی دەکەن، دەیانەوێت زیگزاگ لێ بدەن و لە ناو زیگزاگ لێدانەکەی وەڵامەکەت پێدەنەوە بەڵام سەرت لێ دەشەوێ. لێرەدا بۆ نمونە من پرسیارم کرد کەوا ماڵپەڕێک بە ناوی کەسێک بە ناوی شێخی ئوستازی دکتۆر محەممەد عەبدولغەفار شەریف لە ژمارەی فەتوای 2609 لە 12 یۆلیۆی ساڵی ئەگەر هەڵە نەبم یەک دقە ساڵی 2009 وەڵامی داوەتەوە. کەسێک پرسیار دەکات دەڵێ ئایا دەکرێت بوختان بۆ ژنانێکی نامسلمان یان یەهودی یان مەسیحی بکەیت؟ ئایا ئەمە لە ئیسلامدا ڕێگای پێدراوە؟ و هەروەها دەڵێت و ئەڵبەتە شتێکی زانراوە کە نابێت بوختان بۆ ژنانێکی ئیماندار واتە مسلمان بکەین. وەڵامی کاکەی هین چی دەڵێ؟ با وەڵامەکەی با بخوێنینەوە، وەڵامەکەی دەخوێنینەوە کەوا ئەگەر وشتان بە زمانی عەرەبیش دەیخوێنینەوە. دەڵێ لە ئەخیرەکەی وعند الجمهور من العلماء على أنه لا حد على من قذف رجلا من أهل الكتاب أو امرأة منهم. دەڵێ زاناکانی ئیسلام کۆکن لەسەر ئەوەی کە هیچ سزایەک نییە لەسەر پیاوێکی ئیماندار مسلمان، ژنێکی ئیمانداری مسلمان ئەگەر هات و قسە و قسەڵۆک یا بوختانی بە پیاوێکی ئەهلی کتاب یا ژنێکی ئەهلی کتاب کرد، واتە هەر کەسێک لە دەرەوەی ئیسلام. وقال الزهري وسعيد بن المسيب وابن أبي ليلى وأوسيا دیارە کەسانی ناسراوی ئیسلامن چی دەڵێن؟ عليه الحد إذا كان لها ولد من مسلم. دەرێ ئەگەر هات و ئەو ژنە مەسیحیەی کەوا مسلمانێک بوختانی بۆ دەکا سزا دەیگرێتەوە ئەگەر هات و مناڵێکی مسلمانی هەبێ، واتە مردی پێشووتر بە پیاوێکی مسلمان کردبێ تەلاق درابی یا مردەکەی مردبێ واتە مناڵەکەی ئۆتۆماتیکیەن مسلمانە لەبەر خاتری کوڕە مسلمانەکەی بەڵێ سزا دەیگرێتەوە. وفيه قول ثالث وأروا قسي سيم هي تيروانيني سيم وهو أنه إذا قذف النصرانية تحت المسلم جلد الحد. ودڵێ ئەگەر هاتو ژنە مەسیحیەکە بۆ نمونە مێردەکەی مسلمان بوو لەبەر خاتری مێردەکەی کە مسلمانە ئەگەر هاتو قسە و قسەڵۆکی لەسەر بکەی ئەوە سزا دەتگرێتەوە. قال ابن المنذر دەڵێت یەکێکە لە زانا بلیمەتەکانی ئیسلام وجل العلماء مجمعون وقائلون بالقول الأول وهمو زانایانی ئیسلام هاوران هاوکۆکن سەبارەت بە قسەی یەکەم چییە؟ کە دەڵێتن لا حد على من قذف رجلا من أهل الكتاب أو امرأة منهم. هیچ سزایەک نییە لەسەر پیاوێکی مسلمان یا ژنێکی مسلمان کە قسە و قسەڵۆک و بوختان بۆ پیاوێک یا ژنێکی ئەهلی کتاب دروست دەکا. دەڵێ هەموو زانەی ئیسلام کۆکن لەسەر ئەوە. ولم أدرك أحدا ولا لقيته يخالف في ذلك. ودڵێت تەنانەت یەک کەسم لە ئەهلی علمی ئیسلام نەدۆزیوەتەوە کە مخالفی ئەم تێڕوانی نەبێ. وإذا قذف النصراني المسلم بەڵام ئەگەر هاتو کەسێکی مەسیحی یا یەهودی مسلمانێک بوختان بە مسلمانێک بکا سزاکەی چیە؟ فعليه ما على المسلم 80 جلدة لا أعلم في ذلك خلافا.
بەڵام ئەگەر هاتوو ژنێکی مەسیحی پیاوێکی مەسیحی بوختان لەسەر پیاوێک یا ژنێکی موسڵمان بکەن ئەوە 80 جەلدی لێ دەدرێت. ئەمە ئاینی ڕەحمەتە، ئاینی یەکسانیە کە هەمەی کوڕی ئاما بۆ مرۆڤایەتی هێناوە بەڕێزان. دواتر چوم سێرکی زیاترم کرد گوتم بزانم ئایا هیچ سەرچاوەی تری ئیسلام هەیە کە ئاماژە بەمە دەکاریان نا. چوومە چکە ئەمە لە سەرەتای قسە و باسەکانی ئاماژەی بەچی دەکرد، ئاماژەی بەوەی بەهین کردبوو. دەیگۆ لە سوڕەتی ئەننور ئاەتی 4 دەڵێ ئەوی سەبارەت بە عائیشە و خاڵە سەفوان دابەزی دەڵێ والذين يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء فاجلدوهم 80 جلدة ولا تقبلوا لهم شهادة أبدا وأولئك هم الفاسقون. وأواني قصلوك لسر جنانيشي إيمان داري مسلمان دكان إنجا ناتوانن 4 شاهد بێنن بۆ ئەو بوختانەی کەوا کردویانە هەردانەیەکیان 80 جلدیان لێ بدەن و دوای ئەوە هەرگی شایەتیان قبول مەکەن. باشە چوینە سەر القورطبی. بزانین چی دەڵێ قورطبی سەبارەت بەمە. دێنە سەر قورطبی. قورطبی دەڵێ في المسألة السادسة لمسألەی شەشەم الجمهور من العلماء هەموو کۆی گشتی زانانی ئیسلام على أنه هاوكوكن لسر أوي لا حد على من قذف رجلا من أهل الكتاب أو امرأة منهم. زاناني إسلام هاوكوكن سبارت بوي هر كسك هر مسلمانك جنبي يا بياو أجر هاتو قصلوكو بختاني لسر بياويشي أهل كتاب واتا لسر زردشتي يا يهودي يا مسيحي كرت وياخذ لسر جنيشي مسيحي يا زردشتي يا يهودي كرت أو هيج سزايق نايقرتوا. يعني دمت خوش بي 6 على 6. يعني دمت خوش بي بختان كرت دمت خوش بي وزور طبيعي وزور آسائية لإسلام دا سزانية. وقال الزهري وسعيد بن المسيب وابن أبي ليلى والزهري وسعيد بن المسيب وابن أبي ليلى دلي عليه الحد إذا كان لها ولد من مسلم. دەڵێ سزا دەدرێ ئەو کەسە ئەگەر هاتو ژنە مەسیحیەکە یا ژنە ناموسڵمانەکە مناڵێکی هەبی مناڵەکەی موسڵمان بێ واتە کات خۆی مێردێکی هەبوو بێ کە موسڵمان بوو بێ جا مێردەکەی مردبێ یا تەلاق درابێ. وفيه قول الثالث وقسەی سێم هەیە وهو أنه إذا قذف النصرانية تحت المسلم جلد الحد. وأجر هاتو ژنەکە ژنی پیاوێکی موسڵمان بێ مسلماني قصلوشي بودرسكا أو سزادي جريتو دبي جلد بكري. قال ابن منذر حمن قصدكاتو هتاوكو أخير أو هيج أو قصيمان كرديو تو و شي دلي حوتم مسألة حوتم. والجمهور من العلماء على أن العبد إذا قذف حرا يجلد 40. دناو مسلمانان سيركا بونو من أجر بياويتي مسلمان بختاني بجوري دقيق خوين مانوا پیاوێکی مسلمان قسە و قسەڵۆکی لەسەر ژنێکی ئیمانداری مسلمان دروست کرد و نەیتوانی 4 شاهد بێنی ئەوە دەیگرن 80 جەلدی لێ دەدەن و کاتی خۆی محەممەد 80 جەلدی لە چەند کەسێک داوە سەبارە بە قەزیەی ئەفک. بەڵام ئەگەر هاتو ئەم کەسەی کە قسە و قسەڵۆک دروست دەکا و نەیتوانی 4 شاهد بێنی و ئەو کەسە کۆیلە بوو بە حکمی ئەوەی کۆیلە نیوەی مرۆڤی ئازادە 40 جەلدی لێ دەدرێ. 40 جەلد باشا. يعني بياوي آزاد 80 بياوي كويلة 40 بمرجك دبي مسلمان بكويلة كش باشا. ودواتر بابين بو اواني تر يقدقا ودلي فإن أتينا بفاحشة فعليهن النصف على المحصنات من العذاب. وأجر هاتو جنيتي كنيزة يا جنيتي كويلة بونمونا كاري فاحشة كاري زينايكر هر وقت سوڕەتەکەی دوێنێ ئاماژەمان پێکرد لە سوڕەتی ئەنیسا نیوەی سزای ژنانی ئازاد دەدرێن لە ئیسلامدا. ئەگەر ژنێکی ئازاد زینای کرد کە مێردی نەبێ 100 جەلدی لێ بدرێ ئەوە ژنێکی کەنیزە ئەگەر هاتو زینای کرد 50 لێ دەدرێت چکە ئەوانە نیوە مرۆڤن لە ئیسلام نیوە مرۆڤن مرۆڤی تەواو نین. باشە بابێنە سەر ئەوی تریان. حەشتم وأجمع العلماء على أن الحر لا يجلد للعبد إذا افترى عليه
واروها زانایانی ئیسلام کۆکن ئەگەر هاتوو کۆیلەیەکی مسلمانمان هەبێ و پیاوێکی ئازادی مسلمانمان هەبێ پیاوە ئازادە مسلمانەکە قسە و قسەڵۆکی لەسەر کۆیلەکە کرجا کۆیلەکە ژن بێ یا پیاو بێ بوختانی لەسەری کرد ئەوە پیاوە ئازادەکە هیچ سزایەک نایگرێتەوە ئەویان بۆچی پێمان دەڵێ عەلەیهی لیتەباین مەرتەبەتیهما چونکە پلە و پلەی کۆمەڵایەتیان جیاوازە کۆیلەکە لە خوارەوەیە پیاوە ئازادەکە لەسەرەیە ناکرێت یعنی تۆ قسە و قسەڵۆکی لەسەر بکەی ناکرێت شمولی ناکە ئەوی تریان دێتن دەڵێتن تاو يعني موضوعك أو بكرت مختصري أو موضوع أيا بكرت مختصري أو موضوع أيا أيني بيروزي رجم جاء وجه شيء يعني كشاخوان نازن رجم تشيلي بكن خوش يعني شو كناكري نيو الرجمي بكي ناكري نيو الرجمي بكي بلا محمد خوي فرموديه دلي أجر هاتو جنيتي مملوك واتا جنيتي مملوك معناه شيء كملك اليمين بو كنيز دبو أجر هاتو جارك زيناي كرت دووبار جلدی دەکەی جاری دووەم کردی جلدی دەکەی جاری سێم کردی جلدی دەکەی جاری چوارەم کردی ئەوە بە قرتێلەیەکی قژل بیفرۆشە یعنی فڕیدا چکە ناکرێ ڕاستەکەی بۆ نمونە بەردباران بکرێ چکە نیو سزا نییە نیو سزای بەردباران نییە لە ئیسلامدا ئەمە دەبینن بەڕێزان کەوا بۆ نمونە ئاینی ڕەحمەت سەرچاو بەڕێزان ئاینی ڕەحمەت ئاینی ئیسلام کەوا ئەو دەبەنگانە ڕۆژانە دێن قسەمان لەگەڵ دەکەن بێ ئەوەی هیچ شارەزاییان سەبارەت بە ئاینەکەیان هەبێ وهروها بابين بو بابتي تر بزانين بوچي محمد وەڵام مان دەداتەوە بۆچی چونکە محمد لە فەرمودەیەک داهاتووە بۆ نمونە الترمذی ئاماژەی پێکردیە و هەروەها النسائی ئاماژەی پێکردیە و هەروەها ئیبن ماجە ئاماژەی پێکردیە و ئەلبانی بەڕاستی داناوە چی دەڵێ محمد دەڵێ دية عقل الكافر نصف عقل المؤمني دەڵێ خوێنی مرۆڤی کافر نیوەی مرۆڤی مسلمانە واتە ئەگەر تۆ واتە مرۆڤی کافر جا چ مەسیحی بی چ یەهودی بی چ کافر بێ چ ئاتز بێ لەبەر چاو قیمەتی خوێنی پیاوێکی مسلمان نیوەیە نیوە قیمەتە لەبەر ئەوە مسلمان نابێ بکوژرێتەوە چکە تۆ ناتوانانی نیوەی بکوژیتەوە دەبی بڵێ پارەی خوێنەکەی چەندە پارەی خوێنەکەی بدەی ئەها بابزانین چۆن ئەو مۆزوع یەک دەق بابینن واروەها فەرمودەی تر هەیە کەوا دەینە سەریان ئێستا مایکتان بۆ ئازاد دەگەم چکە من زۆر بۆ بابەتە درێژەی پێنادەم بۆ نمونە لە موسنەد ئەحمەد و لە صەحیح بوخاریدا هاتووە واروها ئەوانی تریش هەموو ئاماژەیان پێکردیە دەڵێ أن النبي قضى أن لا يقتل مسلم بكافر ولا ذو عهد في عهده دڵێ پێغەمبەری الله گوتی نابێ مسلمانێک بکوژرێتەوە ئەگەر هاتوو کافرێکی کوشت و نابێت مسلمانێک بکوژرێتەوە ئەگەر هاتوو خەڵکی ذمە واتە مەسیحی یەهودی یا زەردەشتی کوشت بە هیچ جۆرێک نابی بکوژرێتەوە و محەممەد خۆی ئەم کارەی کردووە کەوا ئێستا کە دێنە سەر تەفسیری ئەمە وەرحاصل با بێنە سەر ئەو تەفسیرە لە هیندا هەیە تحفەت الأحوەذی زۆر بە دوور و درێژی باسی کردیە کەوا لە کتابی سنن الترمذی کتاب الدیات واتە پەرتووکی خوێن لەسەر پێغەمبەری الله باب ما جاء في دية الكافر ئەوەی هاتووە سەبارەت بە خوێنی کافر ژمارەی فەرمودە 1413 دەڵێ عن هەتاوەکو ئەخیر دەڵێ پێغەمبەری الله گوتی أن رسول الله صلى الله عليه وسلم قال لا يقتل مسلم بكافر نابد مسلمان بو كافر بکوژرێتەوە واتە ئەگەر مسلمانێک کافرێکی کوشت ئەگەر مسلمانێک مەسیحیەکی کوشت ئەگەر مسلمانێک بۆ نمونە یەهودیەکی کوشت ئەگەر مسلمانێک هەر کەسێکی کوشت تەنها مسلمان نەبێ چکە محەممەد فەرمودەی هەیە دڵێ خوێنی تاچی مسلمان وەکو یەکن بەڵام خوێنی تاچی مسلمان بەرزترە لە خوێنی کەسێکی نامسلمان و خوێنی کەسێکی نامسلمان نیوەی خوێنی کەسێکی مسلمانە
دەڵێتن لەبەر ئەوە دەڵێ نابی مسلمان ئەگەر مسلمانێک کافرێکی کوشت بکوژرێتەوە باشە. وبهذا الإسناد عن النبي صلى الله عليه وسلم قال دية عقل الكافر نصف دية عقل المؤمن. هلا برو پیغمبر گوتویەتی کە خوێنی کافرێک نیوەی خوێنی ئیماندارێکە. دواتر دێ قسە دەکاتن لەوێ بۆ نمونە ودەڵێ سەبارەت بەمە ئەحمەد بن حەنبەل وروي عن عمر بن الخطاب سبارت بعمر أحمد بن حنبل قتيتي طريق مذهبي حنبلي وروى دلي جردراوة وسبارت بعمر كري خطاب أنه قال كقتيتي دية اليهودي والنصراني 4000 درهم خويني تاكيتي يهودي ونصراني البته أجر بياوبن 4000 درهما أي بزانين زردشتي چندا ودية المجوسي 800 درهم وخوێنی کەسێکی ئاگرپەرست مەبەستی زەردەشتی 800 واتە 800 خوێنی یەهودی و نەسرانیە و یەهودی و نەسرانی خوێنەکەیان نیوەی موسڵمانە واتە هی کەسێکی زەردەشتی یەک لەدەی خوێنی کەسێکی موسڵمانە. زۆر باش ئەوە گەیشتن پەرەزن سەیریکەن خوێنی تاکێکی موسڵمان 8000 درهم بووە لەسەر دەمی عومەری کوڕی خەتاب ئەگەر هاتوو بۆ نمونە ئەگەر مسلمانێکی کوشت بەخزم و کەس و کاری ئەو کەسە دەڵێن کە کوژراوە ئەڵبەتە ئەگەر متعەمد بی دەتەوێت بیکوژیتەوە یا پارەی خوێنی لێوەگری ئەگەر کوشتیانەوە ئەوە تەواو ئەگەر نەیان کوشتەوە ئەوە دەڵێ بۆ نمونە 8000 درهم. بەس سەبارەت ئەگەر مسلمانێک کافرێکی کوشت یەک ئۆپشنی هەیە یەک اختیاری هەیە ناتوانێت بیکوژێتەوە چکە خوێنی مسلمان بەرزترە دوو بەقەت کەسێکی یەهودی و مەسیحیە. خوێنی چەندە دەڵێ نیوەی مسلمان نیوەی 8000 دەکات چەند دەکات 4000 درهم. ئەی ئەگەر مسلمانێک زەردەشتێکی کوشت چەندە 800 درهمە 800 درهمە یعنی کەمترە لە خوێنی کەسێکی یەهودی و نەسرانیش باشە. وهروها دەڵێتن دواتر وفي لفظ قضى أن يعني پیغمبر گوتویەتی أن عقل أهل الكتابين نصف عقل المسلمين وهم اليهود والنصارى ورواه أحمد والنسائي وابن ماجه. پیغمبر حکمی کردووە بڕیاری داوە کە خوێنی کەسێکی ئەهلی کتاب نیوەی خوێنی کەسێکی موسڵمانە و مەبەستی لە ئەهلی کتاب یەهودی و مەسیحی بووە واتە زەردەشتیشی تێ نەکردووە. ئەمە النسائی و ئەحمەد و ابن ماجه جێڕاویانەتەوە ودەڵێ لە سەردەمی پێغەمبەر كان قيمة الدية على عهد رسول الله صلى الله عليه وسلم 800 دينار و 8000 درهم. والحاصل نرخەکەی دادەنێ و دواتر عومەری کوڕی خەتاب چۆن بۆ نمونە کاتێک وشتر دەست ناکەوێ و قیمەتی وشتر دەکا بە پارە و هەتاوەکو دوایی و دواتر شافعی و دارالقوطنی و هەموو مەذهەبی ئیسلامی ئاماژەی پێدەکا سەبارەت بەمە هاوڕان هەتاوەکو دوایی ئاماژەی پێکردیە بەڵێ بەڕێزان ئەوە ئیسلامە کەوا دەبەنگەکانی خۆمان لە کوردستانی باشوور هیچی لێ نازانن سمێڵ قوتان دێن بەردەوام ڕۆژانە وا دەزانن ئیسلام ئەوەیە کەوا لە دایک و باوکیان وەری گرتێ و تەواو. ئیسلام ئاینێکی زۆر باشە ڕێزی لە مرۆڤایەتی گرتووە قیمەتی بۆ مرۆڤایەتی دەکورە دەبەنگ دانیشە تڕکەن هەی تڕکەن دانیشە لە شوێنی خۆت هیچ نازانی تۆ لە خەونێ لە خەوێکی قوڵدای ئاگداری هیچ نیە ئاگداری ئەو مەوزوعانەنی ئاگداری ئەو کارەساتانەنی ڕۆژانە ئێمە دەبی بین تۆ فێر بکەین کەوا ئاینەکەت سەبارەت بە چییە؟ باشە ساسان سکیانی دێ فێرمان دەکە دەوەرەوەرە نەیت باندت دەکەم دەزانی دەبی بیت باشە نای ئەوە ڕەبزت کردەوە باش سەیرکە ئەوە یاسای منە هەر کەسێک گوێم بدا بانجی دەکەم ئەگەر نا بۆ خۆت عاقڵ دابنیشە لە منەوە فێرە شەریعەتی ئیسلامی بە لە پشتیوان عەبدوڵای کافر فێرە شەریعەتی ئیسلامی بن لە پشتیوان عەبدوڵای ئاتست فێرە چ بن فێرە فەقی ئیسلامی بن لە پشتیوان عەبدوڵای مرۆڤ دۆست فێرە چ بن فێرە ئیسلام بن. باشە لە شوێنی خۆتان دانیشن بە محتەرەمی بە عاقڵی دەزانی وەکو چۆن بۆ نمونە گریمان من مامۆستام ئێوە وەکو هەولێری دەڵێن مەتکەبلین دەڵێم چێ عاقڵ دابنیشی ڕەوانی ماڵەوەی دەکەمەوە بەڵام من ئاوا پێچوانەی دەڵێم چێ عاقڵ دانەنیشی ڕەوانی زبڵخانەکەی دەکەم بۆ خۆتان دابنیشن بە عاقڵی دابنیشن باشە بە عاقڵی دابنیشن ئێوە هاتوون لە ڕێگای ئێمەوە فێرە مەعریفە دەبن 2 ساڵ 3 ساڵ بەر لە ئێستا هیچتان نەدەزانی سەبارەت بە ئیسلام ئێمە هاتوین فێرمان کردوون
من و هاوڕێکانم کەوا لە فەیسبوک جا لە شوێنی خۆتان دابنیشن باشە لە شوێنی خۆتان دابنیشن من هاتوومە لەسەر چاوەکانی ئێوە ئاماژەم پێکردیە نهاتوومە لە جیرفانی خۆم شت دەربێنم ئاماژەم بەسەر چاوەی کردیە بە عەرەبی بۆتان دەخوێنمەوە بۆتان دەکەم بە کوردی ئاماژە بەسەر چاوەی دەکەم ئاماژە بە ئاەتەکەی دەکەم بە تەفسیری قورتوبی دەکەم بە فەرموودەکان دەکەم بە شەرحی فەرموودەکان دەکەم بە مەرکەزی فتوا دەکەم بە شافعی و بە حەمبەلی دەکەم لەگەڵ دێن جوێن دەدەن یعنی مرۆڤی سەر لێ شێواو لە ئێوە زیاترم نەبینیوە بەڕاستی لە دنیا زۆر خراپ سەرتان لێ شێواوە زۆر خراپ سەرتان لێ شێواوە دەزانم تووشی سەدمە بوون بەو شتانە چکە هیچتان پێ نەوتراوە مەلاکان بەردەوام درۆیان لەگەڵداکردن و من ئەو ڕاستیە دەزانم بەڵام خەتای من نییە بڕۆن ئێقەی مەلاکان بگرن بڵێن بۆچی تا ئێستا تۆ درۆ لەگەڵمان کردو بۆچی ڕاستیەکانمان پێ ناڵێن دەواشە دیدار دێ فێرمان دەکە ماتماتیکس وەرە دابنێ دەی کامێرەکەت بنێرە دەبنگ کامێرەکەت بنێرە کامێرەکەت بنێرە من وا تەرجمەی دەکەم دەبنگ دەی کامێرەکەت بنێرە خۆ من شەرعی خۆمە هەی تڕکەم ئەووا بۆ دەخوێنمەوە ئەووا بۆ دەخوێنمەوە هەی تڕکەم باش دەی کامێرەکەت بنێرە کامێرەکەت بنێرە دەبڕۆ مزد بشتێنە مادام کامێرەی نانێری دەی مزد بشتێنی باشە ئەوەتە باشە سەرفی نەکەی ئی بەڕێزان با بە بەڵگە حەزیان لێ لەگەرەوەش دەبەنگن زمانی کوردیش نازانن المەکتەبە الئیسلامیە ئیسلام وێب پەرتووکەکە شرح الحديث وات شرحي فرمودة كمان لك تحفة الأحوذي برتوكاكا الكتاب سنن الترمذي كتاب الديات عن رسول الله صلى الله عليه وسلم باب ما جاء في دية الكفار باشا يبدأ قد كرة سير لقالوا ملتي فروابك ملت النبي وكم ملتي كرد دبنك به أو تفرمودة كان يجي استير كان تركنينا أن الرسول الله صلى الله عليه وسلم قال لا يقتل مسلم بكافر وبهذا الإسناد واروها أم قصيشي كردي دين خواروا أحمد بن حنبل قتويتي واروها لأمر كري خطاب دجرنوا خويني كسيشي يهودي ونصراني 4000 درهم ودية المجوسي 800 درهم 800 درهم باشا يعني هم التي شقنا سيرن زاني سوى سيرن من التي وامنيوا من التي وامنا بينيوا ريباس ئەو بەڕێزە بە ناوی ڕێباز بۆ مناردی هەر کەسێک گوێم دا مسلمان ڕای دەکێشم یا دەبی کامێرە وەربگری یانیش تڕۆت دەکەم چاک بزانە باشە بەسیەتی ئەنی ڕێزگرتن لە ئێوە بەسیەتی کاک ئۆمەر هیوادارم قسە لەسەر ئەو کەسانی وەری دەگرم من ناکرێت ڕۆژانە بێ لە بابەت شەرق و غەرب بکەن من تۆ هاوڕێی لەبەرەوە قسەت پێ دەڵم لە چوارچێوەی بابەت بمینەوە ئازیزم ئەوە بۆ مناردی فەرموو بۆ مناردی کاکە جانەگە وەری بگرین داشۆری من کاکی وا زۆر سیر و سەمەرەیە کاکە دەقی قورئانم بۆ هێناوە تەفسیری قورتوبیم بۆ هێناوە مەرکەز فتوام بۆ هێناوە بە عەرەبیش بۆم خوێندوتەوە کردیتم بە زمانی کوردیش فقی ئیسلامیم بۆ هێناوە تەنانەت شەرحی حەدیثەکەشم بۆ هێناوە دەبەنگەی لەولاوە دانیشتووە دەڵێتن تۆ نازانی خۆ من شەرحم نەکردی تڕکەن من شەرحم کردی تەنها شەرحی حەدیثەکەشم نەکرد فەرموو کاکە برا دەست خۆش دکتۆری جان لە بابەت دەرناچین و دوایەوەش خۆی دائیمەن ئیسلام بۆ خۆیان چونکە بۆ خۆیان جوان سەیرەکەن بۆ بەرامبەرەکەیان بە سووک و دزی و جەردەیی و ئەمانە سەیرەکەن خاستن کورد ئێستا ئیسلام نییە سۆمالێ بڕۆ سۆمالێ بە سووک سەیرێکە
لأن على الله على كرد على الله على كرد 24 ساعت ئێساکە بڕۆ ینی من دوێنێکا چوومە پاڵتاک بە عەگالۆ چوو بووم ناژرێن کاکە ناژرێن کوردڕێن ئەکرات یعنی بچوو کراوە ئەهل جن نانا ئەکرات کورد یعنی نەتەوە ئەکرات یعنی شتێکی کەم وەکو ئەعراب عەرەب لەگەڵ ئەعراب یعنی خەڵکی خێڵەکی و دێهاتی و وەکو لای خۆمان چۆن وشەی دێهاتی بەکاردێ ئەکرات یعنی خەڵکی خێڵەکی و چیایی و نەزان و نەفام و دەبەنگ و هەتاوەکو دوایی ئەکرات بەڵمانایە بەکاردێ چۆن وەختی خۆی میسرەکان بە ئەمانەیانەوە شوان و گاوان و ئەملاوە لە عینی ئەو حیسابەمان بۆکەن کابراکی عبرانی و مەعبرانی لە فلیمی مصری من گوێم لێ بووە لە فلیم مصری کاتە کەسێک دەبەنگە تڕۆی دەکەن دەڵێن ئەستەکرەدوو یعنی تڕۆیان کرد ئەستەکرەدوو ئەوە لە زمانی عەرەبی بەکاردێ لە زمانی عەرەبی بەکاردێ یعنی تڕۆکرا ئاوارەکرا دەربەدەرکرا ئەوە لە زمانی مصری بەکاردێ و لە زمانی عەرەبیش بەکاردێ بەڵێ بەکاردێ يعني أم استكرادة يعني أم ناويان بيمو ناويان بس أنت خومانية نامان أبو خومان يعني تو بكسك دل زماني كردي فلانا كسيان تروكر بمعنى تروكردن بكاردي بله يعني خومان أجر تشتك يعني الساكا أو الصوبية أجر خومان نايبون داننين هتا بيعني نية ئەوە نابێتە سۆ بدە خۆی ناوەکەی بۆ خۆی داناوە بەبستم چی ئەکرات مەبەستم کورد نییە ئەگە برێن کورد ئەو مانایە نادا بەڵام ئەزانم ئەو معنایان بۆ ئێمە دانا بەس خۆماڵی کورد لەبەرەوەی من زۆر جار یعنی لە چۆ سەیرەکەی یعنی سەیری کە ئێستاکە میلەتێکیان فەوتانووە 1500 ساڵە 1500 ساڵە میلەتێکیان فەوتانووە طبعا دژمنی سەرەکایەتی کورد عوسمانیە تورکە یعنی کە کوردش عمەری ئازیز با لە چوارچێوی مۆزوعەکەدا بمینینەوەش کە زۆر برادران ڕەخنە دەگرن ڕۆژانە دەڵێن تۆ بەرنامەیەک دادەنەی بەرنامەکە دەچی بۆ شەرق و غەرب دەرناچم لە مۆزوعەکە ئێمە یعنی ئێمە خۆمان کورد ئاوە خۆمان ئاوا کەم کردو یعنی بەڵێ ئەلبەتە بۆ نمونە زەردەشتیاک ئێستا موسڵمانێک بۆ هەیە ئەگەر خلافەتی تەنانەت ئەهلی زممەش بن یعنی عەقد هەبی لە نێوان موسڵمان و زەردەشتی بۆ هەیە بیکوژێ بێ ئەوەی هیچی لەسەربی تەنها پارەی خوێنەکەی دەدا پارەی خوێنەکەی یەک لە سەردەی خوێنی تاکێکی موسڵمانە تا ئەوە پارەکەی و دەستم پارەی خوێنەکەشی ناداوە تا چەند یەزیدی کوژرا 24 دەوڵەتی ئیسلام بزانە ویستە مەبەستم لەو حاڵەتێکی ئەگەر هاتوو تۆ لەگەڵ مەسیحی یەهودی ئەهلت ذمە هەیە کەوا لە چوارچێوەی خلافەتی ئیسلامی دادەژین عەقد هەیە کەوا جزیە دەدەن ملشۆڕی تۆن ئەگەر هاتوو کوشتت ئەو کات بە حوکمی ئەهلت ذمەن تۆ دەبێ سەبارەت بە یەهودی و مەسیحی نیوە خوێن بدەیت سەبارەت بە زەردەشتی یەک لە سەردەی خوێن بدەیت مەبەستم لەوەیە باشە ئەجینا کافر هیچی ناکەوێ هیچ یەزیدی هیچی ناکەوێ بە هیچ جۆرێک چونکە ئیسلام ذمە ناکا لەگەڵ ئێزیدیەکان چکەوانە ئەهلی کتاب نین قسەی من لەسەر ئەهلی کتابە ڕاست یعنی ئەمە ئەهلی کتابە نیو حیسابی بۆکەن ئێمە نیو حسابیش بتەنها ئەهلی کتاب یەهودی و مەسیحی نیوە خوێن زەردەشتی یەک لە سەردا ڕاستێک یعنی کەواتە حیساب بۆ من ناکرێتن من قسە بۆچی بکەم ئیسلامێ بێ بکوژێ حیسابم نییە ئەوە ئەگەر هاتوو پیاو بوو ئەگەر ژن بوو نیوەی ئەوەش باشە ڕاست يعني ژن نیوەی پیاوە لە ئیسلام بەڵێ يعني سەد جار هاتوونە ئەنفالمانیان کردووە يعني هەر سەد جارەکە ئەگەر ببوایە و تۆزێکش حیسابیان بکردا نیو حیسابیانش بۆمان بکردایە
ئێستاکە ئێمە ئاوا نابوو. زۆر باشە کاکە برا، قسێکت ماوە یاخود بە ڕێزێکتر وەربگرم؟ مەمنون. دەی سەرچاو جا دەبەنگێکی موسڵمانیش دێ بۆ ئەوروپا، ئەگەرنا بچی بۆ نەخۆشخانە و دەست بەجێ نەبینرێن. شتی وام هەبوو لێرە مافی مرۆڤ هەیە، من مرۆڤ هەر مافی خۆمە دەست بەجێ دەبی ببیندرێم، من یەک سەعاتە چاوەڕێ دەکەم نابیندرێ. کورە دانیشە تڕکان هەتی و دانیشە لە شوێنی خۆت، دانیشە بە ئینگلیزیەکی مکەستەر هاتی لە تەواریشی ڕەشی ڕێگی، دانیشە هەتی و لە شوێنی خۆت، دانیشە تڕکەن، دانیشە مافی مرۆڤە. کەی مافی مرۆڤ ئاوایە، مافی مرۆڤ نازانم چی، تڕکەن، دانیشە هەتی و دانیشە دەمی خۆت بگرە، دانیشە ئەوروپاشتان پیس کرد، دانیشە. تەواری بینیوە کاتی خۆی بەر لۆی بووم بە ئەخسایی لە تەواری ئیژم کرد لە فێرفیلد، شەوێکیان بیتم یەکە فشە پشت دەکا بە عەرەبی تێگەر کرد، لە گوتم چیتەوە؟ لوبنانی بوو. نا ئەوە چییە؟ و ڕیشیشی هەبوو، ڕیشیە بوو. وزبە قسەی نەکەی، تڕکەن وزبە. کاک ڕێباز ئەگەر هات و تۆ کێشەلی وەرگرتن هەیە کاکە برا، ئەگەر هات و لەسەر تەنیشدا بنێ شەفشمان باش. من چ بەڕێزێک دێ وەری بگری لێرەوە وەری دەگرم، خۆم وەری دەگرم، بزانم یەک دقە بزانم لێرەوە توانم وەری بگرم. ئەوە کاک ڕێباز لێرەوە وەرم گرتی دووبارە. نازانم کامێرەکە یاوەتە فەیسبوک کەونە دەبی ئەپدەیتی بکەی، یا نازانم کێشەی تو چیە بەڕاستی، چکە ئەوڕۆ بەیانیش هەوڵماندا. چ بەڕێزێک دەیەوە قسە بکە سەبارەت بەوە، بەڵێ ئیسلام جا بڕۆ بەس بڕۆ یەک گوگڵ بکە ئیسلام ئەند هیومان ڕایت، ئیسلام و حقوق الئینسان، هەزارە حالا پڕیان دروستکردیە بە درۆ و کلاوات و ئینسان و مافی مرۆڤ. ئیسلام لە مافی مرۆڤ نزیکە و بەندەکانی مافی مرۆڤ لە ئینسان نزیکن و ئەو کلاواتانە بۆ خەڵک بکەن بەردام، خەرجی ئەو درۆیانە ببن. شەماڵ با پێمان بێ، شەماڵ دەباشە مادەمێ گوو بخۆ دەبڕۆڵێ هەر کەسێک موسڵمان بێ قسەی ئەلەق و بەلەق بکە، کامێرەی بۆ دەنێرم، وەرنەگری تڕۆی دەکەم. باشە تڕۆ بە مانای تڕۆکردن، بەسیەتی لەگەڵ ئێوە زمانێک بەکاربێنین هیچی تر نایخوا، بە مانای وشە تڕۆتان دەکەم. باشە بە مانای وشە، هەر بە مانای وشە. باشە من بە بەڵگە هاتوم قسەم کردووە. خوێنی تاچی مەسیحی نیوەی خوێنی موسڵمانە، زەردەشتی سەتادەی خوێنی موسڵمانە، و هاتووم بە بەڵگە قسەم کردیە موسڵمان نابێت بکوژرێتەوە ئەگەر هاتوو مەسیحیەکی کوشت، یەهودیەکی کوشت، زەردەشتێکی کوشت یا کافرێکی کوشت. و هەروەها موسڵمان هیچ سزای لەسەر نییە ئەگەر بوختانی کرد بۆ ژنێک یا پیاوێکی ناموسڵمان. بابەتی من ئەوەیە لە سەرەتا قسم لەسەری کردیە. باشە تەواو. باشە سەرچاو کاک سەفین بەخێر بێی، سەرچاو کاک زرێ هەروە بزانم خۆ دووەرە قسە بکە کاکەکەم تۆزێک. ئەزم کامێرەم بۆت ناردی ئەگەر وەری بگری، ڤڵێک بۆ مزگەوتم نارد. چی دەکەی لەسەرتێ؟ بڕۆ تاعەتی خوددا بکە. سەرچاو چۆنی؟ باش دکتۆر باشی؟ بۆزی کاکە قسەت چیە سەبارەت بەو بابەتە؟ خۆی هەر بنیاتنانی ئیسلام لەسەر ئەساسی کۆلەیی و لەسەر دزیکردن بووە. یاعین تۆ ناتوانی نکۆڵی لەوە بکەیت بڵێیت ئەمە شتێکی نوێ یاخود دروست کراوە زیاد کراوە لە ئیسلام. گشت ئەو سەرچاوانە، گشت ئەو شتانەی کە ڕووی داوە لە ڕابردووە وەکو مێژوو بۆ ئێمە ماوەتەوە گەواهی ئەوە ئەدەن و تاکید لەوە ئەکەن کە ئیسلام بەم شێوەیە دروست بووە. ئەگەر گرتنی دیلەکان و فرۆشتنەوەیان نەبوایە سەرچاوەی داهاتی ئیسلام لەکوێوە خۆی ئەگرت. یعنی ئەمە زۆر ڕوون و ئاشکرایە.
زۆر سەیرم پێدێت کە خەڵکانێک هەن بە شێوەیەکی سۆزانە بە عاتیفە بیر ئەکەنەوە. من نازام ئەوانەیە ئێن کە قسە ئەکەن و دیفاع ئەکەن، تەنها یەک پرسیار لە خۆتان بکەنەوە بەر لەوەی کە دەمتان بکەنەوە، ئایا ئەگەر دایک و باوکتان موسڵمان نەبووانە، هەر ئاینێکی تر بووانە، بۆ نمونە لە ئەمەزۆن لە دایک بووانە کە هیچ ئاینێکیان نییە، هیچ ئاینێک پەیڕەو ناکەن، ئایا تۆ بە دوای ئیسلام بکەیت؟ ئاخە کێشە ئەوەیە، یعنی تۆ ئێستا کە سوێند و یەقین و هەموو شتێکت بڕواکەت بە هین کردووە ئەڵێیت ئیسلام دینی ڕاستە. ئاخە تۆ ئەگەر ئەم یەقینەت لەکوێ هێنا؟ بەس بڵێ پێم بڵێ، یعنی ئەو معریفە، ئەو سەرچاوەیە کە بەم شێوەیە دڵنیایی پێ ئەدا، پێ دەبەخشێ، لە کوێن دەرەچینە؟ لە دایک و باوک. ئەخلاقە جوانەکانی محەممەد و دەقە جوانەکانی قورئانە کە ئەڵڵایە گوایە نووسیویەتی دەڵێتن مەسیحی نیوەی موسڵمانە، زەردەشتیش یەک لە سەردەی موسڵمانە و ژن نیوەی پیاوە. بڕوات بێ ئەوانەی کە ئێن دیفاع لە ئیسلام ئەکەن ئێستا کە قسەی ناشرین بە ئێمە ئەڵێن، بڕوا بکە وەکو ئێمە قورئانیان نەخوێندەتەوە، بڕوا بکە وەکو ئێمە سەرچاوەکانی حەدیث و تۆ باسیەکەی وەرەقەی سپی لە ماڵەیان نییە لەگەڵ قەڵەم، تۆ باسی قورئان خوێندنەوەی چاوی چاوم، کاغەزی سپی لەگەڵ قەڵەم لە ماڵەکەیان نیە، ڕقیان لە کاغەز قەڵەم دەبێتەوە. دکتۆر جان جگەل لەمەش تۆ سیرکە تەنها ئەو شتانەش ئەخوێننەوە، یاخود بە دوای ئەو شتانە ئەچن کە لەگەڵ هەست و سۆز و عاتفێ ئەوانە ئەگونجێ، بە دوای ئەوە ناگەون، یاخود بە دوای ئەوە ناگەڕێن کە ڕەخنەیان لێ ئەگرێت و نەقدیان ئەکات. یەکەو سەر کە تۆ ئەیت خۆ تۆ ئەم قسانێک کە ئەیکەیت ئیسلام وێ بە بڕوا بکە ئەمە سەرچاوەی هەموو ئەو شتانەیە، سەرچاوی قورئان ئێرەیە، ئیسلام لە سعود هینەکەیەتی مەڵبەندەکەیەتی گشت خەڵک کە پرسیارێکیان هەیە ئەچن، پرسیاری شەرعیان هەیە ئەچن لەم شوێنەی کە تۆ ئێستا کە سەرچاوەکەیت ئەخوێنیتەوە لەوێندەر پرسیار ئەکەن و شێخ و ئەوەکان لەوێندەر وەڵامیان ئەدەن و ئاخە یعنی زۆر سەیرە، زۆر سەیرە. دکتۆر یعنی دکتۆر پشتیوان هاتووە یاخود کەسێکی وەکو من هاتووە بە تۆ بڵێ ئەها بەحەمەد ئەو های بەس من وەری دەجێڕم، جا ئیشی من تەنها وەرجێڕانە، ئەوجا جوێن دەدەن، یعنی سەیرە، من بەڕاستی یعنی بەس وەرجێڕانە جوێن دەدەن. کێشە ئەوەیە ئێمە ئەبێ لە سنووری عەقلێکی داخراو تێپەڕ ببین، ئێمە ئەبێ تەقەبولی ئاڕائی مختلف بکەین، پێش ناکەون. کاکە گیان ئاخە سیرکە ئەڵێ ڕەمەزانە بە ڕۆژووی نابێت تۆ بخۆیت و بخۆیتەوە، ئیدە باشە تۆ خۆ یەکەمین جار چۆن تۆ کەسێکی باش لە کەسێکی خراپ جیا ئەەکەیتەوە، ئەگەر هەموو بە هەمان شێوە ڕەفتار بکەن و بە هەمان شێوە باشە دەی من شتێکیان لەسەر دادەنێم، ڕۆژانی هەینی ڕۆژی پشوو یەک دەقەکەگە ڕۆژانی هەینی ڕۆژی پشوومە و ئیش ناکەم لە ماڵەوە پشوو دەدەم، لە مزگەوتەکەی بانگ مەدا، ڕۆژانی پشوش تۆ ڕێز لە هەستی من بگرە، ڕۆژانی تریش من ڕێز لە هەستی تو دەگرم. یعنی ئەم قسە قۆڕانە بەڕاستی لە ناو کورد نابڕێ، ئەم قسە قۆڕانە لە کۆمەلگای ئیسلامی نابڕێ. ڕێزی چی و تەڕەماشی تو بۆ خۆت بە ڕۆژی دەبی بڕۆ ساڵانە بڕوا بکە، بڕوان بە حۆریە هەبووایە، کورە واز لە مناڵە لوزکەکانیش بێنە، ساڵانە 12 مانگ بە ڕۆی کاکە دەیهێنێ، کاکەجان دەیهێنێ، بڕوا بکە دەیهێنێ، مناڵی لوسکە و ولدان و غلمان و خۆریە دەیهێنێ کاکە، ساڵانە 12 مانگ بە ڕۆژوو دەبووم، خۆی ئێستاکە خۆشمەر بە ڕۆژم ساڵانە 12 مانگ. دکتۆر گیان ئەمانە لە شوێنێک کە خۆیان حەشار داوە حەس ناکەن نە لەم شوێنە دەربچن، نە حەزیش ئەکەن خەڵکانی تر لەم شوێنە دەربچن. باوکە دەواز لە من بێنە، من حەزەکەم لەم شوێنە بێزار بم لەم شوێنە، لێگەڕ با دەربچم. یعنی زۆر سەیرە، نە ئەهێڵی خۆت ڕزگار بکەین، نە ئەهێڵی من ڕزگارم بێ، شتیوا عەجایبت بینیوە اینجا ئەیت هینت بەسەر ئەکات
لطفت بەسەراکات ئەها سیر کە ئێمە چەند بەڕەحمین، ئێمە چەند بەنزاین، ئێمە چەند پاک و تەمیزین، ئێمە یعنی کەچی لە ڕوانگەی لە ناخی خۆیانەوە گشت ئەو قسانە و ئەو کردوانە گشتی پێچەوانەیە، گشتی پێچەوانەیە. ئەمە چەندی بەچەندە، چەندی بەچەندە، من ئەمێ بزانم تۆ بۆچی نایە وەکو مرۆڤ ڕاستەکەی بەڕاستی بەلامەوە سەیرە کاک ینی درێبانچکە من زیاتر ڕۆڵی وەرجێر دەبیدم کاکە گیان من تۆ وەرە تۆ ئەوڕۆ بینی تەتا لەو بابەتی من هەمیشە وام دەقیق قورئانم هێنا تەفسیری قورتوبیم هێنا مرکز فتوام هێنا پرسیارەکەم هێنا وەڵامم هێنا حەدیثم هێنا شەرحی حەدیثەکەشم هێنا جەنابی هاتووە جوێن دەدا شتوەت بینیوە کە من کارە ساتی وام نەبینیوە ناو هیچ ملەتێک دوێنێ شەو ئەو هاوڕێی دوێنە شەو کە هات قسەی کرد دیفاعی لەوە کرد کەوە ئەکرێ مسلمان برادری مەسیحی هەبێت یاخود یەهودی هەبێت هاوڕێ جیرانی مەسیحی هەبووە ئەی دە باشە ئاخر لە خۆت ناپرسیوە ئەی کوا جیرانەکەی مەسیحی ئەی کواجی ئەو جیرانەی کە دراوسەی پێغەمبەر بووە و چاکوچۆنی لەگەڵا کردووە ئەی کوا ئێستا کە بۆ نەماون اینجا هاتووەش ئێمە بە درۆزن دەرئەخات یاخود دیفاع لە شتێکی وەهمی ئەکەن نەگەیمە قورئان بە درۆ دەرەخا کاکە ئێمە ناچکە ئێمە قسەی قورئان دەکەین قورئان بە درۆ دەرەخا قورئانی بە درۆ دەرەخا کارە سادەکە ئەوەیە اینجا تۆ سیر کە ئاخە کەسێک بەم شێوەی بیر بکاتەوە اینجا خۆشی بە خوێنکاری کۆلێژ ناو ئەبا ئاخە ئەمە ئاستی کەسێک بێ کە خوێنکاری کۆلێج بێ ئەی کەسێکی نەخوێنەوار ئەبێت چۆن بێ کەسێکی نەخوێنەوار کە نازانێ یاساکانی خێرایی و ڕۆناکی و ئەمانەت چییە یاخود پێکاتە کیمیاویەکان چۆن دروست بوونە کامە توخم یەکەمین جار دروست بوو کێشەیە دکتۆر جان کێشەیە بەجددی کێشەیە خەڵکانێکی ئەوها بەڕێزان بەخێر بن چی پێ ئەڵێ یعنی تۆ کە ئەیە بە شێوەیەکی زانستی بابەتێکی بۆشی ئەکەیتەوە نەک فەلسەفی واس لە فەلسەفە بێنە چونکە خەڵکانێکی کە بڵێن خوێنەواریشن ناتوانن هەندێک شت هەیە هینی بکەن هەزمی بکەن بەڵام تۆ وەرە یاساکانی بڵێ خێرایی یەکسانە لادان لەسەر کات لەبەر ئەوەی بەم شێوەیە تێی بگەینە بابە چۆن ئەو شتان تۆ پرسیاری زۆر قورس دەکەی ئازیزم لەی پرسە چۆن ئادەم دروست بووە دەڵێ ئەڵڵا جان قوڕی هێنا گرتیەوە کردی بە قوڕێکی لیک تۆزێک بێ کۆی نووسان گەڵوبوونی بۆ دروست کرد اینجا گوتی ڕۆحی خۆی خسناوی و ئادەم دەستی بە سەما کرد ئەوە تێدەگا لەو مۆزوعە تێدەگەی ئەوە لەو مۆزوعە تێدەگا پێی بڵێ سپێرم لە پشتەوە دروست دەبێت قورئانی گوتی ڕاست دەکا بۆ ڕاست دەکا ئەی ئەوە نیە کاتێک جیماع دەکەین پشتمان دێشی دەکەواتە دەبی لە پشتەوە بێ سەیریکە لۆجیک و عەقڵی تێدەگەی لۆجیک و عەقڵی شکە ئەو پرسیارە مسلمان کردوویەتی جارێک لەگەڵ مسلمانێک کردم گوتی ناوانێ لە گوند دروست نابێ ئەی بۆچی پیا و کاتێک جیماع دەکا پشتی دێشی دکتۆر گیان ابن ڕەواندی ئەڵێ بەڵتیمۆس کە فەیلسوفی زانایەکی یۆنانی کون بووە ئەڵێ لە گشت پێغەمبەرەکان لە گشتیان زاناترە لە ڕووی ئەوەی کە چەند ئەستێرە بە ئاسمانەوەیە و چۆنێتی جوڵان و چۆنێتی کارکردنیان باشتر لە گشت پێغەمبەرەکان ئەزانین کەچی نەیوتووە من پێغەمبەرم نەیوتووە پێغەمبەر بەڵام تۆ وەرە وەڵا ئێمە ئەستێرەمان دروست کردووە بۆ ئەوەی ڕێگاون نەکەین لە هینا لە بەحر و لە بەڕا ئەگەوەرە یعنی ئێستا کە GPS-مان هەیە دکتۆر ئێمە پێویستیمان بە ئستێرە نەماوە ئێستا کە چی بکەین ئستێرەکان ڕەشکەینەوە لە ئاسمان چیان لێ بکەین نەگەوە کاکە نەگەوە دوای سەدها ساڵی تر سەدها یا ملیۆنەها ساڵی تۆ لە ئاسمان ئەوەی پێدەوتە ئاسمان تۆ ئەستێرە نابینی چکە هەسار لە کشاندایە هەر ئەستێرەیەک دەبینی بۆ خۆی گەلاکسیەکە
یا چەندەها گەڵەکسیا و نابیندرێت چکە گەردون لە کشانە سەیری ئاسمان دەکەی یەک شتی تێدا نابینی بە ناوی ئەستێرە باشە یەک شتی تێدا نابینی بە ناوی ئەستێرە هابڵ لە کۆتایی ساڵی پەنجاکان ئەمەی کەشف کرد و جایزەی نۆبڵی لەسەر وەرگرت کە گردون بەرە و کشان ئەچێت گرنگ اینجا ئەڵێ ئەگەر دوو باسی ئەم شتەی بۆ بکەیت دکتۆر جان ئەڵێ ئەمە کاری خوایە چۆن کەسێکی وەکو من و تۆ ئەتوانێت بزانێ ئەی تۆ بۆ بەس پرسیارەکە ئەمەیە تۆ بۆچی عەقلت هەیە ئەی ئەگەر بە ئیشینیەخی بۆچیتە کاکە من کێشم لەسەر خوددانی ئازیزم من نامە ئەو ئاستەی لەگەڵیان باش بەڵام پرسیار باشە نابێت پرسیار لە خۆی بکە خوددا بوونی هەبێ دەبێت چ خوددایەک بێ خوددایەکی دادپەروەر خوددایەکی جوان خوددایەکی نایاب خوددایەکی قەشنگ خوددایەک لەگەڵ محەبەتدا بێتن ئێنابی بچی بەراوردی ئەم خوددایە بکە کە لە ڕەنجی مێشتی داوەتەوە لەگەڵ ئەم شەیتانێکەوە لە قورئانەکەیان بوونی هەیە شەیتان بە مانای معنەوی بە مانای شەڕانگێزی یا بە مانای بوونی هەبێ یا بوونی نەبێ بۆ ڕوون دەبێتەوە کە ئەوەی نووسری قورئانە کەسێکی شەیتانی شەڕانگێزە هیچ پەیوەندی بەو خوددایەش نییەکەوە لە خەیاڵیدا هەیە کارەساتەکە لەوەدایەکەوە توانای بیرکردنەوەی لەدەستداوە من پەیوەندیم بەوە نیە تۆ پەیوەندی بۆ نمونە بڕوابوون سیرکە بڕوابوون بە خوددایەکی جوان و حەقیقی و ڕاستەقینە زۆر جاوێ بۆ کۆمەلگای دواکەوت و پێویستە کاکەجیان گریمان لەگەڵ ئەوەداین مشکلەمان نییە بەڵام تۆ وەرە خوداکەت مەکار بێ لەگەڵ کوشت و بڕین بێ لەگەڵ دەست بڕین بێ لەگەڵ نازانم چی بێ هەموو ئەو کارە قێزەوەنانە یعنی بەشی شەیتانیشی نەهێشتۆتەوە تۆ شۆن دەکرێت ئەمە خوددا بێ پرسیاری من ئەوەیە تۆ ناکرێت تۆ بچی پرسیاری زۆر قرس لەو عەقڵ ژەنگرتوانە بکەیت کاکە توانایان نییە تۆ بێی بڵێ یەڵە دەی تۆ بۆچی بڕوات بەخوا هەیە ناواز لەو مەوزوعە بێنە وەرە با ئێمە لە مەوزوعی سادە و ساکارەوە لەگەڵیان دەست پێ بکەین کاکە جان پێم بڵێ تۆ بڕوات بەبوونی چ خوددایەکەیە وەسفی خوداکەتم بۆ بکە دەباشە خوداکەی قورئان دڕێک پێچەوانەی ئەو خوددایە کە تۆ بڕوات پێی هەیە لەوێوە دەبی لەگەڵیان دەست پێ بکەی ئازیزم لەوێوە دەبی لەگەڵیان دەست پێ بکەیت تۆ ناکرێ مرۆڤێکی سادە و ساکار خوداکەشی لێ بستێنیتەوە شێت دەبی پێویستی بە ناسنامە هەیە ئەوە ناتوانانی بەبێ کۆیلایەتی بژی تاچی کورد پێویستی بە کۆیلەبوون هەیە دەبێت کۆیلە بێ بڕیاری داوە دەبێت کۆیلە بێ بە کۆیلەی بژی چ ملەتێکەیە لە سەدەی 21ەم لەگەڵ ئەوەش دنیا ئەوەندە پێشکەوتووە و 27 ساڵ بێ پارچە خاکێکی لە ژێر دەستدا بێ بەڵام نەیتوانی بەسەر بەخۆی بگا غێر داماوی ملەتەکەی خۆمانە دەبەنجی ملەتەکەی خۆمانە کامە وڵات هەبووە لە دنیا 27 ساڵ تۆ دەسەڵاتت هەبی پەرلەمانت هەبی بە شێوە کارتۆنیەکەشی ئەحزابت هەبی هەڵبژاردنت هەبی سەرچاوی اقتصادی خۆت هەبی بەڵام سەر بەخۆ نەبی بۆچی چکە کاکە ملەتی ئێمە لە دواوەیە کاکە جان عقلی ملەتی ئێمە لە دواوەیە و غەرب و ئەوروپاش دەبینن کاکە جیاوازی تۆ زۆر متەطەرفتری لە چاو عەرەبێکی وەسەط و جنوب دەکەواتە بۆچی دەوڵەتت بۆ دروستکەن بۆ دروستکەن دەزان ئێستا لە کوردستان 5600 مزگەوت هەیە دەزان ڕۆژانی هەینی چەند کەس دەچی بۆ مزگەوتەکان دەزانن کەوا چەند کەسەی لە کوردستان وەکو داعش بیر دەکاتەوە هەموو ئەوانیان لای دەکەواتە بۆچی بیتکەن بە دەوڵەت سەر ئێشە بۆ خۆیان زیاد بکەن نەخێر مەوزوعەکە یعنی مەوزوعەکە بارودۆخی ذاتی خۆمانە کاکە بەو ڕۆژەی گەیاندووی زۆر ڕاستەکەی ئاخر کێشەکەش کە بەم ڕۆژەی گەیاندوون هۆکاری دواکەوتنی ئێمە ئیسلامە ئێمە بەر لە هاتنی ئیسلام کۆمەڵگەی کوردەواری زۆر پێشکەوتوتر بووە لە ئێستا من با پرسیارێک لە تۆ بکەم یەک پرسیار لە تۆ بکەم یەک پرسیار ئەگەر زۆرینەی خەڵکی کورد گریمان ئێزیدی بووان یا کاکە ئەوەی لە کوردستان دەژێت زۆرینەی ئاشووری بووان دەمێک نەدەبوون بە دەوڵەت بەڵێ حتمما جیاوازیان دەبوو بەڵام بە حکمەوەی ئێمە زۆربەی موسڵمانین وە ملەتی موسڵمان یەک موسڵمانە خۆیان تووشی ئەو سەر ئێشەی ناکەن کاکە خۆیان تووشی ئەو سەر ئێشەی ناکەن ئەوەیە جیاوازی لە بیرکردنەوەی تاک لە ئاینەکانی تاکی ئیسلام ئەمەیە کێشەکە ئەلبەتە اینجا بەستم ئەوەیە دکتۆر جان کاتێک کە من ئێم سەیری خۆم ئەکەم لە ئاوێنە من کە دێم سەیری قورئان ئەەکەم یاخود ئەڵڵای ئیسلام ئەەکەم من محەممەد تیا ئەبینم یعنی محەممەد
ڕنگدانەوەی ئەو ئەڵایە کە لە قورآانە بەڵزەبت هەمان سیفاتیان هەیە اینجا یعنی خەڵک یعنی جەزیرەی عەرەبی خۆی لە وەتەنیەت و لە ئاینەکانی تر ڕزگار کرد بۆ ئاینێکی شاراوەی خودایەکی وەهمی خودایەکی شاراوە خۆ پێشتر خودایەکان ئاشکرا عەزە و مەنا و لە دیار بوون ئەمانە خوای وەتەنیەکانن بەڵام محەممەد ئەویشکاندن کردێ خوایەکی شاراوە هەر ئەمە زۆر سپاس من حەزم دەی سەرچاو کاگەبرا دەی سەرچاو دەی سەرچاو کاتێکی شات چ بەرەزێک دەوێت لێرە وەری بگرم سەرچاو بەرەزان بەخێر چ بەرەزێک دەوێت وەری بگرم باوان عەلی ئەو بەرەزە بە ناوی باوان عەلی ئەوە هیچ نەیتوانی وەربگری باشە ئەو بەڕێزە بە ناوی چییە برایان کاکە برا زۆربەتەن کامیرەتان نییە دڵۆڤان کوردیش سەرچاو بەڕێز بێن بەخێر بن ئەو بەڕێزە دووبارە دیکلاینی کرد بەڕێزم نایە من نازانم کێشەی تۆ چییە برایان ئەگەر هات و کامیرەکە لەسەر تەنیشدا بنەی زەحمەت نەبێ دڵێ ناتوانی بۆ سەر کامیرە بێ نازانم کێشە چییە باوان عەلی یەک دەقە و بەرز بزان وەردەگری ئەگەر نا بۆ تۆ دەنێرە جاری دووەم بۆت دەنێرمەوە ئەو بەرەزە وەرناگری ڕاستەکەی داوای لێورن دەکەن چکە زۆر ناکرێ زۆر وەستی یاوەتت کاکە تۆ ناتوانی بێی بۆ سەر کامیرە ئازم دەڵێ cannot bring دڵۆڤان